میوانی خۆشەویست بەخێر بێن. ئێستاش لەگەڵ گروپی قوتابیانی قوتابخانەی عشقی سۆران بفەرمونون چەخولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدە سەربەرزەکان لەگەڵ وتنەوەی سرودی نیشتیمانی ئەیرەقیب تکایە بفەرمونون هەستنە سەر پێ. زۆر سپاس بۆ ئەم گروپە جوانە. من کۆبانێ، من شەنگالم، من کەرکووکی دەمبەگڕم، منداڵێکی دوای ئەنفالم، خۆری ماندووی سارد و سڕم، ئاشتی خوازم بەڵام وەک شێر لە مەیدانی ئەم جەنگەدا، نێرگزێکی دەمبەهارم لە کەمەری پێشمەرگەدا. ئەم کاتەتان باش بەخێر بێن، گەورەتان کردین و ئێرەتان ئاوەدان کردەوە. گوڵە نێرگزی ئەم بەهارە ڕەنگاڵە ئەکەین لە یەخەتان و گوڵبارانتان ئەکەین. ئامادەبوونی ئێوە نیشانەی وەفایە بۆ فستیڤاڵی بەهرەمەندانی قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی. میوانانی خۆشەویست، من ڕۆنیا سەلام لەگەڵ هاوکارم سانە عەبدوڵڵا لە قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی ئەمڕۆ لە خزمەتان دەبین بۆ پێشکەشکردنی دووەمین فستیڤاڵی بەهرەمەندانی قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی. کەلتورێکی دەوڵەمەند بەسە بۆ ئەوەی گەلێکی پێبێتە ناسین، گرنگیدان بە زمان و بەهرە و لێهاتووی قوتابیان تایبەتمەندیەکی گەورەی هەیە لە ناونەتەوە جیاوازەکانی دنیادا. کوردستانیش یەکێکە لە بووکە ڕازاوەکانی ڕۆژهەڵات و خاوەن کەلتورێکی دەوڵەمەند و زمانێکی پاراو و شارستانەتێکی دێرین و هەگبەیەکی پڕ لە مۆسیقا و گۆرانی و هونەر و ئەدەب. بەبێ جیاوازی هەزاران ساڵە نەتەوە ئاینە جیاوازەکانی وەک کورد و عەرەب و تورکمان و سریانی و موسڵمان و مەسیحی و ئێزیدی و کاکەیی لەم نیشتیمانە جوانەدا پێکەوە ژیاوین. هەموو لەگەڵ یەک دەستیان هەبووە لە دروستکردنی ئەم نیشتیمانە ناوازەیەدا. ئەم پێکەوە بوونە بە ئاشتی و برایەتی ڕوویەکی گەش و جوانی بە کوردستانی ئازیز بەخشیوە. ئەم فستیڤاڵە لە ژێردروشمی بەهرەمەندانی قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی کە پێک هاتووە لە 13 چالاکی فرەچەشن کە بوار و بەهرەی جیاواز لەخۆ دەگرێت. ئامانجمان لەم فستیڤاڵە زیاتر بایەخدانە بە بەهرە جۆراوجۆرەکانی قوتابیانمان. ئازیزان، لێرەوە لە شارە جوانەکەی سۆران لەگەڵتانین. دەمانەوێت بێکەوە بڕۆین و سەرێک بدەین لە ماڵی مام حوسێن و کەمێک گوێ لە قسە خۆشەکانی بگرین. پاشان بچینە لای هاوینە هەواری جوندیان و پشوویەک بدەین و دواتر بچینە لای پلکە عایشێ و سەر و چایەکی دەمە و ئێوارە بەیەکەوە بخۆینەوە. کوردستان ئاوەدانە، پڕ لە مێرگ و سەیرانە. وەرن لەگەڵمان، ماندووتان ناکەین، دەتانبەین بۆ لای دەنگە خۆشەکەی قوتابی سوها سەرباز لە پۆلی پێنج. دواتر گەشتێک بە نێمێژی ئەم دەڤەرەدا دەکەین و چەندان کەسایەتی بەهرەداری ئەو ناوچەیە دەخەینە بەرباز و بە وتارێکی ئاشنای دەربارەیان بەدەست دەخەین. سیاچەمانە، سیاچەمانە، داستانی ئەشقا ئەم خەرەندە جوانە. چەپڵە بارانی ئەم هەک بۆ بەهرە جوانانەی قوتابیان دەکەین کە لێوان لە ڕەسەنایەتی و توانا و هونەر و کەلتوری ژیانکردن بە هیوای پرۆگرامێکی گەرم و گوڕ و پڕ لە خەندە و خۆشی. یاخوا بەخێر بێن.
ئێستاش داوا دەکەین لە بەڕێز دکتۆر هەڤاڵ سامی بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی ئیشک و نیلوفەر با بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتنی بە چەپڵەکانتان. لە پشتی وەرەقەی بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز جەنابی کاک هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران، میوانانی عزیز، دایک و باوکانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، مامۆستایانی هێژە، ئێوارەتان باش بەخێر بێن سەر و سەرچاو. خۆشحاڵین ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی چەند بەهرەیەکی جیاوازی قوتابی ئازیزەکانمان ببینین کە لە ماوەی ساڵی خوێندنی ڕابردوودا بە هەوڵ و تێکۆشان و بە پاڵپشتی مامۆستایانی بەڕێز ئامادە کراوە. خۆشەویستان، قوتابخانەی ئیشقی سۆرانی نێودەوڵەتی یەکێکە لە زنجیرە قوتابخانەکانی ئیشق لە سەرتاپای هەرێمی کوردستان کە نزیکەی 15 ساڵە خزمەت بە شاری سۆرانی خۆشەویست دەکاتن و لێرەوە چەندین بەهرەمەندی جوان و چەندین تاکی سەرکەوتوو پەروەردەکراون. ساڵانە ئەم تاکە پەروەردەکراوانە بەشێکیان بەشداری لە پێشبڕکێ و لە ئۆلۆمپیاتە نێودەوڵەتیەکانەکەن لە وڵاتانی جیاجیا و بە نێونەرایەتی شاری سۆرانی خۆشەویست بە گواستنەوەی کولتوری جوانی ئەم وڵاتە جوانەمان نوێنەرایەتی هەرێمی کوردستان و شاری سۆرانەکەن. هەر ئەم ساڵە چەندین قوتابی بەشداریان لە چەندین پێشبڕکەی نێودەوڵەتی کرد و پلەی زۆر بەرزیان بەدەستهێنا کە بوونە مایە شانازی هەم بۆ شاری سۆرانی خۆشەویست و هەم هەرێمی کوردستان. قوتابیەکمان لە شاری لە ڕۆمانیا ئەم ساڵ بەشداری لە ئۆلۆمپیاتێک کرد و پلەیەکی بەرزی بەدەستهێنا و ئەم ساڵیش کۆمەڵی قوتابی تر کە ئێستا ئامادەکاریەکانیان تەواو کردووە و مافی بەشداریکردنیان لەم ئۆلۆمپیات و پێشبڕکێ نێودەوڵەتیانە بەدەستهێناوە لە هاوینی ئەم ساڵدا لە مانگی 5 و 6 و مانگی 7 کۆمەڵی قوتابی بەشداری دەکەن لە چەندین وڵاتی جیاواز. لەوانە دوو قوتابیمان هەفتەی داهاتوو لە وڵاتی ئەمریکا بەشداری لە ئۆلۆمپیاتێک دەکەن بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و لە مانگی حوزەیرانیش دیسان قوتابیەکمان بەشداری دەکات لە ئۆلۆمپیاتێک لە شاری نیویۆرکی وڵاتی ئەمریکا و دوو قوتابیمانم هاوینە بەشداری لە ئۆلۆمپیاتێک دەکەن لە وڵاتی ئوسترالیا و هەر لە شاری سۆرانیشەوە کۆمەڵی قوتابیمان ئەم هاوینە مانگی 7 بەشداری لە ئۆلۆمپیاتێکی نێودەوڵەتیەکەن لە بواری زمانی ئینگلیزی کە ساڵی پاریش پلەیەکی بەرزیان بەدەستهێنا بوو لە وڵاتی تورکیا و دوایش بەشداریان کرد لە وڵاتی ئیتالیا. خۆشەویستان، قوتابخانەی ئیشقی سۆران ساڵانە گرنگی دەدا بە پەروەردەکردنی تاک لە دوو لایەنەوە. لایەنێکیان لایەنی زانستیە کە هەوڵ ئەدرێتن هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی زانستەکانەوە قوتابیەکان بە شێوەیەکی باش ئامادە بکرێن بۆ داهاتووی ژیانیان. بەمەش بە سیستەمێکی پەروەردەیی و منهەجێکی پەروەردەیی گرنگی نێودەوڵەتی لە خزمەتی شاری سۆرانی خۆشەویستە و هەروەها لە بواری پەروەردەییشەوە لە بواری کولتوریشەوە گرنگێکی تەواو بە قوتابیەکانمان دەدرێت. ساڵانە کۆمەڵی قوتابی ئەوانەی کە بەهرەیان لە بواری گۆرانی، لە بواری شەعر، لە بواری ڕەسەم یان لە هەر بوارێکی تر هەیە گرنگیان پێدەدرێت و ئامادە دەکرێن و لە کۆتایی ساڵەکەشدا لە فیستیڤاڵێکی واجوان بەرهەمەکانیان دەخرێتە بەردەم چاوی دانیشتوانی خۆشەویست و دایک و باوکانی بەڕێز. نامەوێت زۆر درێژە بە قسەکان بدەم بۆی بچینە ناو بڕگەکانی پرۆگرامەکە. لە کۆتایی دەدەمێت زۆر سوپاسی قوتابی خۆشەویستەکان بکەین کە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو بە هەوڵ و ماندووبوونەکان و شەونخوونیان توانیان بەرهەمی زۆر باش ئامادە بکەن و بەشداری لە پێشبڕکەی زۆر باش بکەن و زۆر سوپاسی مامۆستایانی بەڕێز دەکەم کە لێبڕاوانە کاریان کردو لەسەر قوتابیەکان و زۆر سوپاسی دایک و باوکانی بەڕێز دەکەین کە هەمیشە هەماهەنگ و هاوکار بووینە لەگەڵ قوتابخانەکەیان و خۆیان بە خاوەنی قوتابخانەکەیان زانیوە. لە کۆتاییدا دەمەوێت سوپاسێکی تایبەت بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و هەموو دام و دەستگا و پێکهاتە ئیداریەکانی
ئەم شارە خۆشەویستە بکەم بە تایبەتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران کە هەمیشە هاوهەنگ و هەماهەنگ بووینە لەگەڵ ئێمە و هاوکاریەکی باشی قوتابخانەکانمان بووینە و قوتابخانەکانمان هەردەم ئامانەتێکی ئەمینی دەستی ئیدارەی سۆران و پەروەردەی سۆران بووینە و سپاسی ئیدارەی هۆڵی بۆنەکانەکەین کە ساڵانە هاوکارە بن لە ڕێکخستنی ئەم فیستیڤاڵە زۆر سوپاستانەکەین دووبارە بەخێربێن و ئێوارەیەکی شاد بۆ هەمووتان. زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵ سامی بە وتە بەنرخەکانی. ئێستاش داواڵە بەڕێز هەڵگورد شێخ نەجیب وتەیەکمان پێشکەش دەکات با بەڕێزیان بفەرموێت بە چەپڵەکانتان. بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیانی خۆشەویست دایک و باوکانی ئازیز مامۆستایان میوانانی قەدرگران ئێوارەتان باش خۆشحاڵین ئەمڕۆ ئێوارەیە لەگەڵتان بەشدارین لە فیستیڤاڵی قوتابیە بەهرەمەندەکان لە قوتابخانەی عشقی نێودەوڵەتی. ئەوەی بۆ من جێگای خۆشحاڵی بوو لە دەستپێکی ئەو چالاکیە دوو قوتابی کە لای منەوە زۆر بەهرەمەند دەستیان بە پێشکەشکردنی ئەو چالاکیە کرد بە زمانێکی کوردی پاراو. من لێرەوە دەمەوێت دەستخۆشی لەوان و لە دایک و باوکان و لە مامۆستایان بکەم چونکە بەڕاستی لەوانەیە یەکێک پرسیاری ئەوە بکاتن بڵێ باشە زمانی خۆمانە چه هونەری تێدایە کە ئێمە بە زمانێکی پاراو قسە بکەین. بەڵێ هونەرێکی زۆری تێدایە چونکە بۆ ئێمەمانان وەکو وڵاتانی دیکەنینە ئێمە بە بەرنمەیەکی زۆر توکمە لەلایەن ناحەزانی ئێمەی کورد هەوڵی سڕینەوە و لەناوبردننی زمانی شیرینی کوردی دەدەن. بۆیە گرنگجیدان بە زمانێکی کوردی پاراو لە قوتابخانەکان و پەروەردەکردنی منداڵەکانمان بە زمانێکی کوردی پارا و ئەرکێکی سەرەکی قوتابخانەکانە بە تایبەتی ئێستا کە ئێمە لە دنیای سەردەمی لە دنیای تەکنەلۆجیاین کە قوتابیەکانمان و منداڵەکانمان سەرنجێکی زۆریانن و لە بەکارهێنانی ئەو بابەتانەی لە تەکنەلۆجیا و ئەو دۆکمنتانە ئەو ڤیددیوانێک کە هەمویان بە زمانی کوردی نینە. بۆیە ئێمە دەبێت قەرەبووی ئەوە بکەینەوە کە لە قوتابخانەکان هەوڵ بدرێتن منداڵانمان بە زمانێکی کوردی پارا و قسە بکەن. خۆشەویستان ئەم فیستیڤاڵ و چالاکیانەی لە پێشبڕچەی بەهرەمەندانی قوتابیان یەکێکە لە چالاکیەکان کە من هەردەم باس لە گرنگی ئەو چالاکیانە دەکەم بۆ ئەوەی بە پێشبڕچەی قوتابیان بتوانن زیاتر خۆیان پێش بخەن. ئەو قوتابیانەی کە بەهرەی تایبەتیان هەیە هەرچەندە ئێمە قوتابیانی زۆربەی قوتابخانەکانمان هەمووی بەهرەیەکی لە بوارێکی تایبەت بەهرەیەکی تایبەتی هەیە، بەڵام بە ڕێکخستنی ئەو چالاکیانە زیاتر هانی منداڵان و قوتابیانمان دەدەن بۆ ئەوەی زیاتر بە تایبەتی پەرە بە بابەتە گشتەکان بدەن. ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران قوتابخانەکانی حکومی لەگەڵ قوتابخانەکانی ناحکومیش بەیەکەوە ساڵانە چالاکی زۆر بەرفراوانیان هەیە و ئێمە هەوڵمانداوە بەپێی ئەو کاتێک کە لە بەردەستماندایە لەگەڵتان بەشدار بین و لەگەڵتان هاوکار بین، لەوانەیە گلەی ئەوە بکرێتن لە ئێمە کە زۆر زار نەتوانین وەکو پێویست ئامادەی ئەو پێشبڕچیانە بین، بەڵام بە دڵنیاییەوە ئێمە گرنگیشی تایبەت بە جۆرە پێشبڕچیانە دەدەن. من نامەوێت درێژە بە بابەتەکە بدەم، بەڵام دوو خاڵی گرنگ هەیە لێرە داواکاریەکانم ئاراستەی قوتابیان و مامۆستایان و داکوبابان دەکەم. لە دوو خاڵی زۆر گرنگ دەمەوێ کاری لەسەر بکەین هەمومان بێکەوە. یەکێکیان کە لە سەرەتای قسەکردنەکانم ئاماژەم پێدا بابەتی گرنگجیدانە بە زمانی پاراوی کوردی کە ئێستا لەژێر هەڕەشەدا بە تایبەتی لە منداڵانی ئێستا دەبێت هەمومان بێکەوە وەک یەک تیم هەوڵ بدرێتن کە من باسیەوە دەکەم
ئەوە لە ناو ماڵی خۆمەوە ئەو کێشەیە هەیە لە ناو ماڵی هەرێکێکشمان ئەو کێشەیە هەیە هەوڵ بدەین بە هەمومان وەک یەک تیم هەوڵ بدرێتن کە منداڵانمان بە زمانی کوردی پارا و ڕابێنین. خاڵێکی دیکەی گرنگ کە دەمەوێت دیسانەوە مامۆستا و ئیدارەکانی قوتابخانەکان و دایک و باوکانیش و هەموو ئەوانەی کە حەز بە بەرپرسیارەتی دەکەن کار لەسەر ئەوە بکەن کە منداڵانمان و قوتابیانمان وڵات و نیشتیمان و کوردستانی خۆیان خۆش بێتن. دیسانەوە بە بەرنامەیەکی زۆردا ڕێژرا و کار لەسەرەوە دەکەن کە هەستی نەتەوایەتی لە ناو قوتابیان و لە ناو منداڵانماندا کەم بکەنەوە کە ئەوە دەبێتە ئەرچی سەرەکی قوتابخانەکان کە هەوڵ بدێتن ئەو پلانانەی کە ناحەزانی کورد بەرامبەر بە کورد هەیەە نەیەڵین سەر بگریتن. من جارێک کە لێرەوە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو فستیڤالە و قوتابخانەی عشقی نێودەوڵەتی و مامۆستایان و هەموو ئەو قوتابیانە دەکەم کە ئەمڕۆکە جورئەتی ئەوەیان کردووە کە بەشداری لە پێشبڕچێ بکەن چونکە دروستکردنی کەسایەتی منداڵی شێکێکە لە ئەو کارانە هەرە لە پێشینانی قوتابخانەکان بۆ دروستکردی کەسایەتیەکی بەهێز بۆیە بەشداری پێکردنی قوتابیان لەو زۆرە چالاکیانە کەسایەتیەکی بەهێز دەداتە ئەو قوتابیانە کە ئێمە لە زمانی خۆمان و لە جیلی خۆمان لەوانەیە وەکو پێویست نەبیتن بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە کە دەبینین منداڵێک زۆر بەتوانە دەتوانێت بێتن بەڵام بەرامبەر سەدان خەڵک بتوانێتن قسە بکات و بتوانانی سالاچەکەی خۆی پێشکەش بکات. جارێک کە سوپاسی هەموو لایەکتان دەکەم و ئیشەڵا ئەو چالاکیانە لە ساڵانی داهاتوو هیوادارم لەسەر ئاستی قوتابخانەکان بە شێوەیەکی گشتی و قوتابخانە حکومیەکان و نەحکومیەکان بەیەکەوە هەڵ بدرێتن ئەو پێشبڕچیانە لە بینی خۆیان بکەن. زۆر زۆر سوپاستان دەکەم و ئێوارەیەکی خۆش. زۆر سپاس بۆ بەڕێزیان بە وتە بە نرخەکەیان. بەڵێ خۆشەویستان ئێستاش گروپێک لە قوتابیان سرودی ئێمە قوتابی گەلین پێشکەش دەکەن با بفەرموێن بە چەپڵەکانتان.
بۆ پێشڕەوی نیشتیمان وەک گوڵێ سێرگونانین ئێمە 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 قوتابی گەلین 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 زۆر سپاس بۆ ئەم گروپە جوانە دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کەوسەرە خاکی گەوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە ئێستش لەلایەن قوتابیان هێوی سەفەری و ئەلوەند سابیر هۆنراوەیەک بە دوێت پێشکەش دەکەن با بفەرمونون بە چەپڵەکانتان لەبەر چاوی باس لە ترسی بەدکار دڵ خۆم ئەکەمە گۆڕی یادگار بە فرمێسکی وشک بناڵەی بێدەنگ دێنمە لە ڕزین تەختی کردگار ژیان بە خراپی و بێدەسەڵاتی هیچ درۆی نەبێ سەد مەرگە ساتی مرۆڤ بەدیلی بژێ خۆشەیان بمرێ بۆ خۆی و بەرزی وڵاتی فەرهاد بەهارە بەهاری شادان بێ بەهرەن لە ژین گەل نامرادان جەژن و بەهار سەیران و خۆشی گشتی پیرۆزی گەردەن ئازادان شیرین ئەزانم کە تۆ زاماری وەک من عەوداڵی خونچەی بەهاری هیوای تۆ یەکە و هیوای من هەزار من بێزار نەبم تۆ بۆ بێزاری دڵە شیرین ڕۆی بڕۆ بۆ شوێنی کە شیرین ڕۆی تۆ بۆ بمێنی بەڵێن بە ئیتر نەو ناسم هەتا موژدەی ئازادی گەلم بۆ دێنی بێدا بنیشین دوور بین لە شادی بمرین بە مەردی و گەردەن ئازادی بمرین لە ڕێگەی تۆڵە سندنە نەک لە نێو جێگا بە نامورادی دڵە شیرین ڕۆ بێدا بنیشین لە بن گوڵشەنا لە ژەر سێبەری دار و دەوانە لە ترسی و دژمن بە کزەی بەیان گفتگۆ بکەین لە تەک وەتەنە بێبا بۆت بکەم باسی جوانیم ڕۆژانی بەرخیم شەوانی شوانیم کۆرپەی ئازیز بووم شوان کارەی شادی ژیان بەخۆشی هەتا توانیم ئەو ساکە چوومە ڕێزی دڵداران پێوتم کوردن هۆزی هەژاران بێدا بنیشین لە بن دیواران زنجی لە گەردەن چون گوناحکاران بێدا بنیشین دیدە پڕ ئەسرین تۆ بگری بۆ خۆت منیش بۆ شیرین وا بەهاری شاد کەژ و کۆڕەنگین دڵی عالەم شاد دڵی خۆم غەمگین فەرحاتە تا کەی دووری بچێژم فرمێسکی خوێنین تا کەی بڕێژم تا کەی لە گۆشەی دڵی زامارمدا خونچەی جوانی و گەنجی بنێژم
شیرین شیرین ئەمڕۆ بەهارە خۆشتر لە ساڵی پارە وەرە بچین بۆ سەیران بۆ ئەم باغ و گوڵزارە کوردینە ئەمڕۆ نەورۆزە لێتان بێ جەژنت پیرۆزە لە کوردستانی مەزن جەژنی گشتمان بەدڵ نەورۆزە زۆر سپاس.
زۆر سپاس بۆ ئەم قوتابیە سەرکەوتوانە. بەڵێ بەڕێزان، ئێستاش کۆمەڵێک لە قوتابی بەهرەمەند شانۆیەکمان پێشکەش دەکەن بە چەپڵەکانتان. Don't be nervous. I'm not lying. This is my Tabahan. Cameraman. I don't know. You know, Daniel, I don't understand why we're walking all the way to the library. Couldn't we just look up stuff on all those computers people keep talking about? Computers? Oh dear Nicholas, you simply cannot trust them. They're like overly polite neighbors, always smiling, but secretly judging your spelling mistakes. Well, if I had to choose between walking and being judged, I'd pick the judgment. You're missing the point, my friend. Libraries hold the essence of humanity, the smell of old books, the whispers of history, waiting to be uncovered. Besides, the exercise will do you great. You're starting to resemble a sofa cushion. And you're starting to resemble someone auditioning for Shakespeare in the park. Careful, Daniel! You might take someone's eye out with a dangerous historian. How poetic. Dangerous? Me? No, dear friend. The only danger here is you falling asleep while I try to enlighten you with my unparalleled knowledge. After you, Daniel, into the vaults of wisdom. Why, thank you, good sir. I shall lead us into the treasure trove of humanity's brilliance. Treasure trove. Indeed, need a map to find the handle. I do not require assistance, thank you. My brilliance simply needs time to shine. You know, Daniel, I'm not seeing the magic you promised. Just a lot of dusty books. Dust, dear Nicholas, is a sign of wisdom. These books have seen empires rise and fall. Well, at this rate, I'll be joining the fallen empires. Thanks to your dust attack. Hey, Nick, look! The history of the Kurds. The Kurds? Never heard of them. Are they like nomads or something? Never heard of them? What? Do you live under a rock? Well, maybe rocks don't have dust. Sit down, dear friend. Class is in session. The Kurds, people of mountains and music, shepherds and warriors. They've existed since forever. So they're like what? History's background characters? Background characters? No, dear Nicholas. They're the unsung heroes. They've been quietly minding their own business while the rest of the world is playing tug of war over their lands. Sounds exhausting. It is, but it gets worse. Nick, have you ever heard of Halabja? Halabja? No. Sounds like a type of the anime. No tea here, my friend. Halabja was the site of something horrific, something gruesome. The kind of tragedy that makes your heart ache. A lively town full of children running and playing, farmers working. And then in one moment, everything changed. Let me take you to 20 minutes before the bombings. Everything was perfect. Everything was normal. In the warm sun, farmers broke bread
and share tomatoes before returning to the fields. Their hands, rough yet gentle, tilled the earth with patience. Farming was more than survival. It was tradition, love, and perseverance in every seed planted beneath the Kurdish skies. برایانم سپاس بۆ خوا زستانی ئەم ساڵ بارانایی باچی ترکات بە فیڕۆنە دەین تا کات ڕەنگی نەکردەوە پێشینان بە جوانی گوتویانە کاری ئەمڕۆ مەخەسبەی ئیتر بە ناوی خوا با بەردەوام بین. Children's laughter floated across the air, pure and untouched by the heavy truths surrounding them. In their tiny hands, dolls created worlds where danger did not exist. Innocence was their shield, a fragile one, but beautiful nonetheless. In simple homes, family life moved in slow, familiar rhythms. The scent of tea, the soft clatter of sewing needles, and quiet radio static filled the rooms. Fathers, mothers, and children cherished these everyday moments, never knowing that they were living in the last quiet hours of their lives. From the streams, women returned with laughter and stories, their baskets heavy with water and herbs. Their chatter was light, but their hearts carried the invisible weight of countless generations. Strong women keeping life flowing, just like the river itself. In the town square, the grocer arranged his goods, calling out to passing neighbors. The old man came shuffling along, haggling gently over prices. A dance of familiarity. Life moved slowly here, rooted in trust, community, and the shared language of everyday needs. So, dear Nick, these people were innocent. They were minding their own business. When inevitably it happened. دیسا هاتن قرانتن زاروک و زیک تفدایک و بابانه آخوار هوار 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 لما فرمانه فرمانه لمنا یا
دایە ئیدی لەمە و دوا کێ بە ئەسپایی گوێ لە ناڵەی دەرسوتاوی دایەت بگرێت بچکۆڵەکەی دایە نازدارەکەم تکایە هەڵسەوە تکایە هەڵسەوە تەنها ئەم جارە بە دەنگە زواڵەکەت بانگم بکە دایەگیان دایەگیان تەنها ئەو جارە هەڵسەرەوە بەڵێن بێت دانە بە دانە تاڵەکانی قژت بە دڵم بهۆنمەوە هەڵەبجە چواردەی مانگ بوو لەسەر گۆیژە با قەڵەمەکەی فڕاندم کە دۆزیمەوە و پێم نووسی پۆل پۆل فڕین وشەکانم پانزەی مانگ بوو سیروان قەلەمەکەی بردم وەختێ گرتمەوە و پێم نووسی بوون بە ماسی شێعرەکانم شانزەی مانگ بوو ئاخ شانزەی مانگ شارە زوور قەلەمەکەی لێوەرگرتم وەختێ دایمەوە پێی بنووسم وەک هەڵەبجە وشک بوو بوون پەنجەکانم ئاخ شانزەی مانگ ئاخ شانزەی مانگ ئاخ شانزەی مانگ زۆر سپاس بۆ ئەم نمایشە ناوازەیە مامۆستایان ئەیانەوێ هەتاوی کورد زوو دەرکەوێ ڕێبیر بۆ مێشکمان خۆشکەن بەهرەکانمان بە کوردی گۆشکەن ئازیزان ئێستاش قوتابی مەریەم غەفار گۆرانی ئەی شەماڵ پێشکەش دەکات با بفەرموێ بە چەپڵەکانتان تەنیا کەوتم لە ماڵ بێ
زۆر سپاس بۆ قوتابی مەریەم غەفار بۆ ئەم گۆرانیە جوانە. بەڵێ بەڕێزان، بەردەوامی لە بینینی نمایشی بەهرەمەندەکانی قوتابیانی قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی. ڕۆڵی کوردستان هیممەتێ بکە بۆ پێشکەوتنت داهێنان بکە، بەهرە و هونەر و زانستی نوێ وڵاتەکەمان هەردەم پێشکەوێ. ئێستاش کۆمەڵە قوتابی بەهرەمەند تالاکێکی وەرزشیمان پێشکەش دەکەن کە لە 2 گروپێک دێ، با لە گروپی ئێوە دەست پێ بکەین بە چەپڵەکانتان.
سپاس بۆ ئەم نمایشە جوانە. ئێستاش قوتابی هودا کەمال مەجید بەهرەیەکی ناوازە لە ڕێگەی پەنجەکانی دەستیەوە نمایش دەکات کە کردارەکانی لێکدان و لێدەکردن کۆکردنەوە و دابەشکردن لە خۆ دەگرێت. با بفەرموێت بە چەپڵەکانتان. سڵاو بەڕێزان، من قوتابی هودا کەمال مەجید لە پۆلینۆیەمی بنەڕەتیم. بۆ ماوەی 9 ساڵە لە قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی دەخوێنم. ئەمڕۆ کردداری جاران و کۆکردنەوە و کەمکردنەوە لەسەر پەنجەکانم ئەنجام دەدەم و زۆر سپاسی خوای گەورە دەکەم کە ئەم بەهرەیە بە من بەخشیوە. ئەم پرۆژێش پێی دەگوترێ پرۆژەی ئSDMath. فەرموو لەگەڵم بن. جست و کردن 1300 SD کۆ 702 SD کۆ 804 SD کۆ 1101 SD کۆ 105 SD کۆ 707 SD کۆ 1100 SD کۆ 203 SD کۆ 11 جاران 21 SD ئەنجام 6281 دەستخۆش. پرسیاری دووەم 1615 SD کۆ 1101 SD کۆ 304 SD کۆ 608 SD کۆ 402 SD کەم سی SD کۆ 11 جاران 41 SD کۆ 609 SD کەم 6 SD کۆ 12 جاران 11 SD کۆ 21 جاران 11 SD ئەنجام 5363 دەستخۆش. پرسیاری سێەم 1272 SD کۆ 808 SD کۆ 109 SD کۆ 1333 SD کۆ 508 SD کەم سی SD کۆ 11 جاران 77 SD کۆ 203 SD کۆ 12 جاران 14 SD کۆ 802 SD کەم 20 SD کۆ 51 توانی 2 SD ئەنجام 8601 دەستخۆش. سپاس بۆ قوتابی هودا کەمال. ئێستاش قوتابی سوها سەرباز گۆرانی تەمەنمان پێشکەش دەکات. با بفەرموێت بە چەپڵەکانتان. خۆ
مەپۆشە وەرە لەگەڵ من جەوێک بگۆڕە ئێرە بۆ ئەولا وەکو مەزرایە کلۆشەی ڕیشت چی لێ دەرنایە سۆفی بەسیەتی ڕاستی مەپۆشە وەرە لەگەڵ من جەوێک بگۆڕە ئێرە بۆ ئەولا وەکو مەزرایە کلۆشەی ڕیشت چی لێ دەرنایە بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرە گۆشەی تاریکی ئێرانە بگرە بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرە گۆشەی تاریکی ئێرانە بگرە زۆر سپاس بۆ قوتابی سوها سەرباز. لە شاییدا لە وەختی هەڵپەڕینە لە خۆشیدا لە کاتی پێکەنینە لە کۆڕی ماتەم و گریان و شینە ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لە بیرە. ئێستاش لەلایەن قوتابی بەهرەدار و بەتوانە نەهلەخیام پرۆژەیەکی زانستی دەربارەی چەقوی پێشکەوت و پێشکەش دەکات با بفەرموێت بە چەپڵەکانتان. نهل سلو سلااوتان لەبێت بەڕێزان بەخێر بم بۆ فیستیڤاڵی بەهرەمەندانی عیشقی سۆرانی نێودەوڵەتی من قوتابی نەهلاخیەم لە پۆلی هەشتەمی بنەڕەتی دەمەوێت باس لە داهێنان و پرۆژەیەکی زانستی خۆمم بۆتان بکەم ئەویش چەقۆی پێشکەوت و یاخود سمارت نایف بە خۆشحالیوە ڕادەگەێنم کە من تاکە قوتابی بووم لە ئیدارە سەربەخۆی سۆران توانی بەشداری لە ئۆلیمپیادی نێودەوڵەتی ئیمپۆ بکەم چەقۆی پێشکەوتو چییە؟ چەقۆی پێشکەوتو ئامرازێکی چێشتلێنانی مۆدێرنە کە شێوازی وردکردن و بڕێن و تەقلیدی و تەکنەلۆژیا پێشکەوتوەکان تێکەڵ دەکات بە شێوازێک دیزاین کراوە کە بەکارهێنانی وردتر و سەلامەتتر و ئاسانتر بێت ئێستاش دەمەوێت پێشانتان بدەم کە چەقۆی پێشکەوتو چۆن کار دەکات سەرەتادا قاریشێکمان هەیە کە ئەم قاریشە بە بەردەوامی دەسوڕێتەوە دواتریش چەقۆیەکەمان هەیە کە لێرە دەبێت بەم شێوازە پێویستە 5 لاکێشەیە بێ یاخود 6 لاکێشەیە ڕوخەکانی پێویستە ساف و تیژ بن دواتریش ئەم بازنایەمان هەیە کە بەردەوامی دەسوڕێتەوە لەگەڵ سوڕانیدا لە ڕێگەی ئەم ئاسنە و ئەم سپرینگەوە دەتوانرێت بەرزی نزمی پێ بکرێت بەم شێوازە دەتوانێت خواردنەکانت ببڕیت هەرچەندە ئەم بازنەیە خێراتر بخۆلێتەوە ئەوە قەبارەی خواردنەکەت بچووکتر پێشان دەدا هەرچەندە هێواشتر بخولێتەوە ئەوە قەبارەی خواردنەکەت گەورەتر پێشان دەدات و هەروەها ئەم چەقۆ پێشکەوتووە هەم بە کارەبە کار دەکات و هەمیش بە پاتیەکان کار دەکاتن زۆر لە کەسانێک پێیان وەیە کەم چەقۆ بەس بۆ کەسانی پێگەشتون بەڵام بۆ کەسانی کەم ئەندامیشن بۆ نمونە کەسانی نابینا چۆن ئەم چەقۆ پێشکەوتووە هەستەوەرێکی هەیە کە ئەم هەستەوەرە کاتێک پەنجەی مرۆڤ لێ نزیک ببێتەوە ئەوە ڕاستەوخۆ
ڕادەوەسێت لە کارکردن. دەمەوێت پێتانی بڵێم کە ئەم بیرۆکەیە چۆن بۆ هات. من پارساڵ قوتابی بووم لە هەمان قوتابخانە لە پۆلی حوتەمی بنەڕەتی. مامۆستای کۆمەڵاتی بەمەی وت کاتێک کەسانی کۆن لە ئەشکەوتەکاندا بەردیان بەکاردەهێنا بۆ خواردن بڕین و ئێساش ئەم چەقۆ سادانە هەن. ئەی ئێوە چی بیر دەکەنە بۆ داهاتوو؟ دواتریش بیرم کردەوە دوای نووسین و دروستکردنی مۆدێلی چەقۆەکە لەسەر پارچە کاغەزێک دووبارەم کردەوە تا گەیشتمە ئەم ئاستە. بۆچی چەقۆی پێشکەوتوم هەڵبژاردووە؟ زۆرێک لە مۆدێلی چەقۆ هەن، بەڵام ئێمە دەمانەوێت چەقۆیەک هەڵبژێرین کە پێویستمان پێێتی لە ناو چێشخانەکانماندا هەبێتن بە شێوازێکی پێشکەوت و زیرەکیانە. بۆچی چەقۆی پێشکەوتوم هەڵبژاردووە؟ یەکەمیان کەمکردنەوەی کات بە فێڕۆدان و بڕینی دەست بە چەقۆ. دووەمیان کارکردنی زۆر خێرا و ئاسانە. سێەمیان ناسینەوە و هەڵبژاردنی ئەو شێوازە کە تۆ دەتەوێت بۆ خواردنەکەت. چوارەمیان زۆر کەسانێک هەن کە توانە خواردن دروستکردن و بڕینیان نییە یاخود کاتیان نییە. بۆ نمونە کەسانی نابینا، کەسانی بەتەمەن، منداڵێکی بچووک یاخود ئەو کەسانێک کە کاتیان نییە، بۆ نمونە مامۆستاکان، پزیشکەکان و ئەندازیارەکان هەتا دوایی. ئۆلیمپیادی ئیمپۆی نێودەوڵەتی چییە؟ ئۆلیمپیادی ئیمپۆ پشبڕکێیەکی زانستی و ساڵانەیە و پرۆژەیەکی نیشتیمانیە کە تێدا قوتابیان پەرە پێدەدرێن و پرۆژەکانیان نمایش دەکەن لە هەموو بوارەکانی زانستی و تەکنەلۆژیادا. لە ئەنجامی بەدەستهێنانی پلە یەکەم قوتابی دەتوانێت بەشدار بێت لە ئۆلیمپیادی نێودەوڵەتی ئایسف لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پرۆژەکەی پێشکەش بکات. بۆ ئەم ساڵیش ئێمە وەک تاکە قوتابی لە ئیدارە سەربەخۆی سۆران توانیمان پلەی دووەم بەدەست بێنن و مەدالیە سیلڤەر ببینەوە. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. زۆر سپاس بۆ قوتابی نەهلە خیام. ئامادەبوانی خۆشەویست، گروپێکی هەڵپەڕکێ بەرنامەکەمان ڕازاوەتر دەکەن بە نمایشێکی ناوازە با بفەرمونون بە تەپڵەکانتان.
زۆر سپاس بۆ ئەم نمایشە ناوازەیە. لە ناو هەموو میلەتێک چرایەک هەیە ڕووناکی بە هەموو کەس بدات، ئەو چرایەش مامۆستایە. بەڵێ بەڕێزان، ئێستاش داوا لە قوتابی نور ئەحسان دەکەین گۆرانیەکمان بە ناوی ئێسکی چممان پێشکەش دەکات، با بفەرموێت بە چەپڵەکانتان. ئەسکە چمکە چاکوردانم کولی کە سۆرەی لاوانم ڕێحانە ڕێز و چەمەنم لا بکو ئەس بەریڤانم ئەسکە چمکە چاکوردانم کولی کە سۆرەی لاوانم ڕێحانە ڕێز و چەمەنم لا بکو ئەس بەریڤانم دەلالێت و خونشیرینی دڵوەکی خۆر تا گاوام بینی بێری ئەس بریندارم دەلالێت و خونشیرینی دڵوەکی لە هەنگەوینی مش خۆر تا گاوام بینی بێری ئەس بریندارم ئەستێری شەوی تارم سەر هەڵبێنە لەم دیارە لە دووری تا خونچی باخم بێخەندێ و لێو بەبارە ئەی ئەستێری شەوی تارم سەر هەڵبێنە لەم دیارە لە دووری تا خونچی باخم بێخەندێ و لێو بەبارە تاوێک وەرە وەکو باران چۆن دەبارێ بەسەر گوڵا تاسێکەیلم بتۆرێنە دەی دەبارێ بەسەر دڵا تاوێک وەرە وەکو باران چۆن دەبارێ بەسەر گوڵا تاسێکەیلم بتۆرێنە چۆن دەبارێ بەسەر دڵا سحكا كلامه قست الكبي ختنا من لابكو وازبري دار لابكو ورما لما مبخازة سحكا كلامه قست الكبي ختنا من لابكو وازبري دار دار بجبابي خو من ببدا لتسرخو قايل تلالي زۆر سپاس بۆ قوتابی نور ئەحسان. بەڵێ بەڕێزان، ئێستاش دەچینە بەشی پلاکێت و بڕوانامەی قوتابیان. دەستکەوتەکانی قوتابخانەکەمان قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی بنەڕەتی لە پێشبڕکێ و ئۆلۆمپیادە نێودەوڵەتیەکان بە گشتی 200 قوتابیمان بەشداریان لە پێشبڕکێ و ئۆلۆمپیادە نێودەوڵەتیەکان کردووە. دەستکەوتەکان 9 مەدالیای گۆڵدیان بەدەستهێناوە، 4 مەدالیای برۆنزیان بەدەستهێناوە، 1 مەدالیای سیلڤەریان بەدەستهێناوە.
ئێستاش لێرەوە قوتابیە سەرکەوتووەکانمان بانگێشتی سەر ستێج دەکەین بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان. پێشبڕکەی ستێرلینگ تۆک پێشبڕکەیەکی نێوخۆییە لە نێوان قوتابخانەکانی ستێرلینگ ئەنجام دەدرێت کە قوتابیان بابەتێکی پەروەردەیی دەستنیشان دەکەن و بە شێوەی سمینار لە شارە جیاجیەکانی عێراق وەک بەغدا، بەسڕا، کەرکووک، هەولێر، سلێمانی و دهۆک پێشکەش دەکەن. ئێستاش داوا لە مامۆستا ئەحمەد نوح ئەندام پەرلەمانی کوردستان دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی بڕوانامەی ڕێزلێنان بە قوتابیانمان ڕەوا زانا و داهات دلگەش توانیان پلەی دووەم بەدەستبێن و مەدالیای زێر بەدەستبێنن با بفەرمونون بۆ سەر ستەیج. قوتابیانمان نیکا هیوا و دیما فەرمان توانیان پلەی پێنجەم و مەدالیای زێر بەدەستبێنن با بفەرمونون بۆ سەر ستەیج. قوتابیانمان ڕۆنیا سەلام و وارین دیاری توانیان پلەی هەشتەم و مەدالیای زێر بەدەستبێنن با بفەرمونون بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان. قوتابیانمان ڕەوا زانا و داهات دلگەش با بفەرمونون بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی پلاکێتی ڕێزلێنان. قوتابیانمان دیما فەرمانی کاهیوا با بفەرمونون بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان.
سپاس بۆ مامۆستا ئەحمەد. قوتابیەکی ترمان بە ناوی لیدا حەمرنمینە توانی بگاتە قۆناغی کۆتایی ئۆلۆمپیادی نێودەوڵەتی ITSO بۆ زانستەکان لە وڵاتی ڕۆمانیا داوا لە مامۆستا حەسەن دەکەین با بفەرمێن بۆ سەر ستەیج. زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن بەڕێوەبەری پەروەردەی سۆران. لە تاقیکردنەوەی نێودەوڵەتی هیپۆ بۆ زمانی ئینگلیزی ساڵانە قوتابیانمان دەگەم بە قۆناغی کۆتایی کە لە وڵاتانی دەرەوە وەکو ئیتالیا و تورکیا و قەتەر بەڕێوە دەچن. خۆشبەختانە قوتابی داهێن بەکر توانی بگاتە قۆناغی کۆتایی کە لە وڵاتی تورکیا بەڕێوە چوو. با بفەرمێت بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان. ئێستاش داوا لە دکتۆر سیروان جێگیری سەرۆکی زانکۆی سۆران دەکەین با بفەرموێت بۆ پێشکەشکردنی بڕوانامە بە چەپڵەکانتان. بە هەمان شێوە قوتابی لینا خەسرۆ توانی بکاتە قۆناغی کۆتایی کە لە وڵاتی تورکیا بەڕێوە چوو با بفەرمێت بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان. سێ قوتابی ترمان لە تاقیکردنەوەی نێودەوڵەتی کانگارو بۆ بیرکاری توانیان پلەکانی یەکەم و مەدالیای زێر بەدەست بێنن. هاوکات قوتابی بارزان ئەیاد نووری کە لە قۆناغی سێمی بنەڕەتیا و وەک بچووکترین قوتابی بەشدار بوو توانی پلەی یەکەمی سەر ئاستی وڵاتی عێراق بەدەست بێنێت. با بفەرمێت بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان. وەقوتابی زەری شێروان شەریف لەگەڵ قوتابی حۆری شێروان شەریف توانیان پلێ یەکەم و مەدالیای زێر بەدەست بێنن. با بفەرمن بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان. قوتابی نەهنەخیام توانی لە ئۆلۆمپیادی زانستی ئیمپۆی نێودەوڵەتی کە لە شاری هەولێر بەڕێوە چوو توانی مەدالیای سیلڤەر بەدەست بێنێت کە تیایدا براوەکان پرۆژەکانیان لە وڵاتی ئەمریکا پێشکەش دەکەن. با بفەرمێت بۆ سەر ستەیج بە چەپڵەکانتان.
قوتابی تەمەن فازڵیە توانی لە تاقیکردنەوەی نێودەوڵەتی تینیگڵ زمانی ئینگلیزی سەرکەوێت بۆ قۆناغی کۆتایی لە وڵاتی بەریتانیا. با بفەرمێت بۆ سەر ستێج بە چەپڵەکانتان. وەقتابی هەیە سەربەست توانی لە تاقیکردنەوەی نێودەوڵەتی تینیگڵ بۆ زمانی ئینگلیزی بگاتە قۆناغی کۆتایی کە لە وڵاتی بەریتانیا بەڕێوە دەچێت. با بفەرمێت بۆ سەر ستێج بە چەپڵەکانتان. دەست خۆش مامۆستا گۆرانەکەی دەرم نارم تاو نارم زۆر سپاس بۆ دکتۆر سیروان. زۆر سپاسی بەڕێوبەر و کارمەندانی هۆڵی بۆنەکان دەکەین کە چەندین ڕۆژە لەگەڵمان ماندوو بوون و ئەرکیان کێشا لەگەڵمان و زۆر سپاسی تەواوی ستافی قوتابخانەکەمان دەکەین کە لەم فێستیڤاڵە ماندوو بوون و ئەرکیان کێشا. هەروەها مامۆستایەکانی کە لە چالاکی جۆرا و جۆر بەشدار بوون، هەروەها تەواوی خێزانەکان و قوتابیە چاوگەشەکانمان سوپاسیان دەکەین کە لەگەڵمان بوون. بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی فێستیڤاڵەکەمان. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، داوا لە قوتابیان و مامۆستانی بەشداربوو دەکەین. با بفەرمون بۆ سەر شانۆ بۆ گرتنی وێنەیەکی یادگاری. هەر ئاوەدان بێ شاری سۆران خواتان لەگەڵ.